خواهی پردگار لقرآن پیروزەکەی دا پێمان دەفەرمێ ومن ئەحیاها فكأنما أحيا الناس جميعا. هەر کەسێک ببێتە هۆکاری زیندووبوونی بە زیندومانی یەک کەس، خی گەورە دەفەرمێ فكأنما أحيا الناس جميعا، وەکو ئەوە کە تێگڕای خەڵکی زیندوو کردبێتەوە بە زیندوی هێشپێتیەوە بووبێتە هۆکار و سەبەب لەوەدا. جاوەرە ئەی برای توش بوو بە نەخۆشی کۆڕۆناکە خی گەورە ئەو چاکەی لەگەڵ تۆ کرد چابوویتەوە، ئێستا برایەکی ترێت نەخۆشە پێویستی بە تۆ هەیە، خی گەورەش تۆ تاقی دەکاتەوە تا چەند یعنی فەزلی خوا بەسەرتەوە هەستی پێ دەکەیت و تا چەند بەهانای براکەتەوە دەیت کە تۆ ئەو برایەت ڕزگارکەی ئینشاءالله ببیتە سەبەبی فكأنما أحيا الناس جميعا، وەکو هەموو خەڵکت ڕزگار کردبێ لە مردن وایە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس، خێرترینی خەڵک لای خوا ئەوە نییە کە زۆرترین نوێژ دەکا، ئەوە نییە زۆرترین ڕۆژوو دەگرێ، ئەوە نییە کە زۆرترین خێر و سەدەقە، فەرمووی ئەنفعهم للناس، ئەوەی کە لە هەموو خەڵک زیاتر نەفعی هەیە بۆ خەڵک. جا تۆ برا بەڕێزەکەم خوشکە بەڕێزەکەم کە چاک بوویتەوە دەتوانی سوود بە برایەک بە خوشکێکت بگەیەنی کەم تەرخەمی مەکە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ خەیر الناس، خێرترین کەس لای خوای گەورە و ئەحەبهم إلى الله من نفع الناس، خێرترین کەس و خۆشەویستترین کەس لای خوا ئەو کەسەیە کە سوود بە خەڵک دەگەیەنێ. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ لأن أمشي مع أخي المسلم في حاجة له لأقضيها أحب إلي من أن أعتكف في هذا المسجد شهرا. ئەگەر لەگەڵ مسلمانێک بڕۆم حاجەتێکی بۆ جێبەجێکەم ئەوە بەلامەوە خێرترە لەوەی کە یەک مانگ لە مزگەوتی مەدینە بمێنمەوە بۆ عیبادەت و خواپەرستی. بۆیە بەڕێزەکانم ئەم خێرە لە دەست خۆتان مەدەن، چاوەڕێی ئەجرکەن لای خوای پەروەردگار و چاوەڕێی ڕزگاربوونی مسلمانێکن بەهۆی ئێوە، بێگومان خوای گەورە بەرەکەت دەخاتە ژیانتانەوە کە ئەوە بکەن و وەفایەکیشە بۆ خوای گەورە کە خوا چاکەی لەگەڵ کردی تۆش چاکە لەگەڵ غەیری خۆت دەکەی ئینشاءالله. باشە دکتۆر، خۆزانی ئەمساڵ بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی زیاتری تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا، مسلمانان دەرفەتی ئەوەیان نییە کە سەردانی ماڵی خوا بکەن و فەریزەی حەج بەجێ بهێنن. ئەگەر کەسێک بۆی بلوێت وەکو جەنابتان ئاماژەتان پێدا بتوانێت خوا ئەو چاکەی لەگەڵ کردبێ کە توش بوو بێت و چاک بوو بێتەوە لازمای خوێنەکەی ببەخشێت، لەو ڕۆوە ئەکرێ بڵێن وەکو لە ناو کوردەواری خۆمانە ئەڵێن خێری حەجێکی بۆ دەنووسێت. مامۆستا گەر مۆزوعی خێری حەجێک ئەمە دەبێ ئاەت و حەدیث دیاریکە. بەڵێ ئەمە ینی بابەتێکی گشتی کە لە ناو خەڵکە ئەوترێتەوە. بەڵێ گومان لەوە دانیا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کاتێک کە وەحی بۆ هاتە خوارێ یەکەم جار زۆر تێکچوو، فەرمووی خفت على نفسی، لە خۆم ترسام تووشی بەڵایەک بووم. خەدیجەی خێزانی زۆر زیرەک و تێگەیشتوو بوو، فەرمووی دڵنیا بە خوای گەورە تۆ تووشی ناڕەحەتی ناکە. بۆچی؟ چونکە تۆ لەو کەسانەیت کە تعین على نوائب الحق، ئەو کەسانەی کە بەڵایەک دێ موسیبەتێک دێت تۆ دەچی شانی دەدەیتە بەر و یارمەتی خەڵک دەدەیت. بۆیە ئەمە سیفەتی پێغەمبەرانە عەلەیهیمۇ الصەلاة وسەلام کە ئەم ساڵ حەج نییە بۆ ئێمە، بۆیە هەر کەسێک کە پارەی هەبێ و توانای هەبێ بچێتە حەج و حەجی بۆ نییە وەڵڵاهی یارمەتی نەخۆش بدا، یارمەتی فەقیر و هەژار بدا، زۆر خێرترە. بەڕاستی دەیڵێم جەنابی وەزیری تەندروستی لا دانیشتووە و پزیشکەکانەوە تەخەسوسی ئەوانە کە هەمویان ئاماژە بەوە دەکەن کە بێت و مرۆڤ مەناعەی بەهێز بێت زیاتر بەرگەی نەخۆشیەکە دەگرێت. من لێرە دەیڵێم یعنی ئەوەی کە لە توانای حکوومەتی هەرێمدایە بۆ ئەوەی معنەویاتی تێگڕای میلەتەکە و بەتایبەتیش نەخۆشەکان تەواو ئینهیار نەکا و مەناعەیان نەڕوخێ، یعنی ئاوڕیان لێ بدرێتەوە چارەسەری کێشەی موچەیان بۆ بکرێ، باوەڕکەن نەفسیەن تەسیری زۆر دەبێت. بەڵێ پلازماکە گرینگە لەو لاشەوە براکانم نەبوونی موچە خەڵکی ئینهیار پێهێنا نەخۆش بەجارێک. بۆیە باکەم تەرخەمی نەکرێ هەموو لایەک ئینشاءڵڵا هەر یەکێک لە ئێمە لە هەوڵدا بێت لە هاوکاری دابێت لای خوای گەورە پلەی بەرز دەبێت ئینشاءڵڵا. ومانای مسلمانێتی یعنی چی؟ المسلم وأخو المسلم إنما المؤمنون إخوة. جات من برایەکم نەخۆش کەوتۆ پێویستی بە من بێ، من هاوکاری نەکەم چ سوودێکم هەیە؟ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من استطاع منكم أن ينفع أخاه فليفعل. هەر کەسە لە ئێوە توانی سوود بە مسلمانێک بگەێنێ، بە کەسێک بەلێ قەوماوێک بگەێنێ با پێی بگەێنێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئافرەتێک کە لە ڕەوشتیشیدا خراپ بوو بەهۆی سەگێکەوە خوای گەورە خستیە بەهەشتەوە،
و ئافرەتێکیش بەهۆی پشیلەیەکەوە خوا خستیە جەهەنەمەوە. پشیلەیەک منعی کرد نەیهێشت ئاو بخواتەوە و نان بخوا تا مرد. خوای گەورە دەفەرمێ و ئافرەتە بەهۆی ئەو پشیلەیەوە دەچێتە جەهەنەم. ئافرەتێک سەگێک کە تینووی بوو تەنها ئاوی پێدا کە بەغیە بوو داوێن پیس بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بەهۆی ئەو چاکەی لەگەڵ سەگێک کردی خوا دەیخاتە باشتەوە. ئەی چۆن من و تۆ ئێستا بین چاکە لەگەڵ مرۆڤێک بکەین، مرۆڤ ببێینە هۆکاری ڕزگاربوونی لە مردن، ئەی چۆن خوا ناتخاتە باشتەوە براکەم یا خوشکەکەم کە تۆ توش بوویت و چاک بوویتەوە. هەمومان لەسەرمانە هاوکار بین ئینشاءالله. ئینشاءالله. دکتۆر عەبدوڵەتیف کۆتا پرسیارم و جەنابیشتان بۆی کۆتا پەیامی خۆتان بگەێنن، چونکە من میوانداری جەنابتانم کردبوو بە سوپاسەوە کە قبوڵتان کرد بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنین سەبارەت بە خۆپارێزی، تاکپارێزی، یەکترپارێزی. چ پەیامێک تەیە بۆ ئەوانەی ئەهلی مزگەوتن و تەواوی مسلمانان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان سەبارەت بەوەی کە خۆیان بپارێزن تا ئەم ڤایرۆسەی ڕووی تێکردوین یعنی بە کەمترین زیانی گیانی و ماڵی لە کۆڵمان ببێتەوە. براکەم دیسان دەچمەوە خزمەت قورئان. پەروەردگار پێمان دەفەرمێ لە قورئانە پیرۆزەکەیدا خودوا حیذرەکم، حەزەری خۆتان وەربگرن، کەواتە واجبە لەسەر ئێمە حەدەر بکەین. شەر نییە لە دوژمنێک چی بەدەستە، ئەمڕۆ ڤایرۆس دوژمنێکە بۆ مرۆڤایەتی، کەواتە واجبە وەکو شەرع تۆ حەدەری لێ بکەی. ئەمە مانای ئەوە نییە بڵێ من لە خوا نەبێ لە کەس ناترسم. خوای گەورە فەرمانی پێکردووی حەدەری لێ بکەی. خوای گەورە دەفەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم، خۆتان مەکوژن. بۆیە کە تۆ خۆپارێزی نەکەی لەوانەیە ببیتە هۆکاری خۆکوشتن کە تاوانێکی زۆر گەورەیە، لاموبالاتی و ئیهمالی بکەیت، لەوانەیە بیتە سەبەبی خۆکوژی. لەوەشە ئێستا گلەی بکرێ بۆ من دەمام و دەستچێش، چونکە من بەتەنهام ئێستا لە مزگەوت دانیشتم، نهاتوومە ستۆدیۆ جەنابتان. و هەروەها سەرەڕای خۆکوژی لەوانەیە نەخۆشیەکە تۆ نەمری بەڵام بیگوازیتەوە بۆ کەسانێکی تر، ببیتە سەبەبی ئەوەی کە مسلمانێک و چەندان مسلمان بەهۆی تۆوە تۆ ببیتە بکوژیان. کەواتە مۆزوعەکە دەبێت بە جددی سەیر بکرێ، نەببە بکوژی خۆت، نەببە بکوژی مسلمانانیش و خەڵکیش. با حەدەر بکەین وەکو خوای گەورە فەرمانی پێکردوین. کەواتە ئەم بابەتە هەم واجبێکی شەرعیە، هەم مەطلبێکی نیشتیمانی و کۆمەڵایەتیشە. لە هەردوو ڕوانگەوە دەبێت ئینسان سەیری کات، وەکو گوناهبار دەبین لای خوا لەوەی ببیتە بکوژی خۆت، قاتیلی نەفسی خۆت و قاتیلی خەڵکیش، کە بۆی دەگوازیتەوە کە بێت و خۆپارێزی نەکەیت، حەدەر نەکەیت، ئەو ڕێنمایانەی کە هەیە نەکرێت. ئێمە ئەوەتە لە مزگەوتی بەهەشت زۆر بە گەورەی هەڵم واسی و ڕێنمایەکانی تەندروستی کە چییە، تاوەکو ڕێگا پێدرا بوو نوێژ دەکرا بەو شێوازە کە لێک جیابووین، ئێستا ئەوەش نەما، هەمومان لەسەرمانە. بۆیە مسلمانە بەگاڵتەوەری مەگرن. بەڵێ سیاست و چی و چی کە هەر شێوازێک هەیە لە ئارادا، ئەمە بابەتێکە، ئەمەش بابەتێکی ترە، پێویستە خۆمانی لێ بە دوور بگرین، حەزەری لێ بکەین، نەببینە سەبەبی بەڵاو مصیبەت بۆ خۆمان و خێزان و مناڵمان، نەببینە بەڵاش بۆ دەرەوە و خەڵکی تر ئینشاءالله داواکارم لە خوای گەورە شیفای نەخۆشەکان بدا، ئەو بەڵایشمان لەسەر لا بدا و زروفی تێگڕای میلەتەکەشمان خۆش بکا و قەیرانەکان بە گشتی لەسەرمان لابەرێ بە ڕەحم و کەڕەمی خۆی.